ئەو کاتان باش هەوڕیان لە هەرکە هەن هەرچیەکەن خۆش بن تەندروست بن سەلامەت بن. ئەوەی کە ئەمڕۆ ویستم ڕاوبۆچوونی خۆمی لەسەر دەرببڕم بەڕاستی ئەو شتانەیە کە ئەو ڕۆژانە بەهۆی بوومەلەرزەکەی کوردستانی ڕۆژهەڵاتەوە لە ناوچەی کرماشان ڕوویداوە. هەندێک شت هەن بەڕاستی سرنجی مرۆڤ ڕاکێشن، یعنی چ بە باش و چ بە خراپەوە. کارەساتی سروشتی بۆ خۆی چونکو کارەساتێکی سروشتیە مرۆڤ ناتوانێت بەرەنگاری کارەساتێکی سروشتی بێت. بە ئێشە بە ئازارە زۆر کەس دەکاتە قوربانیەکانی ناناسێ، وەکو چۆن مرۆڤەکان بەرهەمی مرۆڤەکان وەکو شەڕ کە ژن ناناسێ، مناڵ ناناسێ، پیر ناناسێ، گەنج ناناسێت، هیچ ئاین و نەتەوە و زمان و کەلتورێک ناناسێت. کارەساتە سروشتەکانیش هەروان هیچ ناناسێت، هیچ ڕەگەزێک ناناسێت، هیچ ئاینێک ناناسێت. ئەوەی کە تۆ چ ڕەگەزێکی، ئەوەی تۆ لە چ ئاینێکی، لە چ کەلتورێکی، لە چ نەتەوەیەکی ئەمانە ناناسێت. کارەساتی دڵتەزیێنە قوربانیەکانی بەڕاستی زیان بە قوربانیەکانی ئەگەیەنێ، هەم زیانی گیانی، هەم زیانی مادی و هەم زیانی معنەوی. ئەوەی کە لە بوومەلەرزەکەی کرماشان ڕوویدا وەکو پێشترش باسم کرد، دڵی هەمومانی لەرزاند و هەمومانی ئێشی بە هەمومان گەیاند. بەڵام لە پاڵ ئەوەشدا کە ئەو ئازارە و ئەو ناڕەحەتیە و ئەو قوربانیدانیە و ئەو کاولکاریە و ئەو ماڵوێرانیە کە بەرهەمی ڕووداوێکی سروشتی بوو، وای کرد کە ئێمە دەموچاوێکی تر لە ڕۆژهەڵاتی کوردستان ببینین، دەموچاوێکی جوان، دەموچاوێکی پڕ لە خۆشەویستی، دەموچاوێکی پڕ لە میهرەبانی، دەموچاوێکی پڕ لە هاوکاری، دەموچاوێکی پڕ لە کۆلەکتیڤیزم. ئەمانە گرنگ بوون، ئەمانە گرنگ بوون. میلەتێکی فەرامۆشکرا و بە ساڵان لە پڕێکدا بەهۆی کارەساتێکی سروشتی ئاوەها حماسە بخوڵقێنێت، ئاوەها شۆڕش بکات، ئاوەها کاردانەوەیەکی زۆر گرنگ، زۆر ئینسانیانە، زۆر خۆشەویستانە لە خۆی نیشان بدات. ئەمە هیوا و دڵخۆشێکی زۆر 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 گەورە و گرنگ بوو بۆ هەر مرۆڤێکی ئازادی خواز، هەر مرۆڤێک کە باوەڕی بە نرخە ئینسانیەکان هەبێت. بەڵام دیسان لایەنی ناشرینیشی هەبوو. لایەنە ناشرینەکانی یان لایە ناشرینەکەی ئەوە بوو کە لەم خۆجووشیە، لەم حماسەیە، لەم خۆبەڕێوەبەریەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کەسانێک، ڕێکخراوانێک، حیزبانێک هەبوون دەیان هەویست کە مزایدە بەم بابەتەوە بکەن، مزایدە بە حماسەی خەڵکەوە بکەن، مزایدە بە خۆشەویستی و هاوکاری و ئینساندۆستی خەڵکەوە بکەن، کە هەمومان بینیمان لە ڕێگەی کۆمەڵگە مەدەنیەکانەوە ئەوانەی کە دەهاتن دەموچاوێکی زۆر قێزەون، دەموچاوێکی زۆر ناشرین. تۆ بێی لە شوێنێک کە ڕووداوێکی سروشتی ڕوویداوە، لە شوێنێک کە خەڵک ماڵوێران بوون، لە شوێنێک کە خەڵک ئازیەتبارن، لە شوێنێک کە خەڵک کەسوکاریان لەدەستداوە، خەڵک هاوسەری لەدەستداوە، خەڵک ژن و مناڵی لەدەستداوە، خەڵک باوک و برا و دۆست و جیران و کەسی نزیکی لەدەستداوە، بێی وێنەی سەڵفی بگریت. ئەمە ئەو دیوە ناشرینەکەی ئەم ڕۆژانەی ئەو ڕۆیە کە بەڕاستی زۆر قێزەونن،
لە ئاستێکدا کە مرۆڤ نازانێت چۆنە ئەو کەسانە پێناسە بکات. بەڵام بابەتەکەی من ئەوڕۆ لەسەر ئەوە نییە، بابەتەکەی من لەسەر ئەوەیەکە بە درێژایی مێژووی مرۆڤ ئاین و ناسیۆنالیزم، ئاین و نەتەوەگەری دوو بابەت بوون کە کارەساتی زۆر گەورەیان لە مێژووی مرۆڤدا خۆقاندەوە کە هەموو شەڕەکانی دنیا بێجگە لەم شەڕانەی کە شەڕی سەرمایەدارین، شەڕی اقتصادم، ئەویش دیسان ئاین و نەتەوە بەکارە ئەبەن، بەکار ئەهێنن. ئاین و نەتەوە بۆ خۆی بە درێژایی مێژوو هۆکارەکانی چەرمەسەری، کۆیلایەتی، بەدبەختی، تراژدیا کارەسات بووە لە مێژووی مرۆڤایەتیدا لە هەموو وڵاتاندا. کە کوردیش بێبەری نەبووە لەم قەزیەدا. کورد بەداخەوە خاوەن فاسدترین واتە گەندەڵترین، ناکارامەترین، درۆزنترین، دووڕووترین پیاوە ئاینیەکانە کە هیچ بەرپرسیارەتیەکیان بەرامبەر بە نرخە ئینسانیەکان، بەرامبەر بە ئینسان، بەرامبەر بە هەموو ئەو شتانەی کە ئەرزش و نرخی ئینسانین پێیان دەڵێ بێبەرین لەو شتانە. و مەسئلەی دووەم ئەو کەسانەی بە ناو شۆڕشگێڕی ناسیۆنالیستین، ئەمانەش وەکو خۆیان بە نۆبەی خۆیان بە بەشی خۆیان زۆرترین زیانیان لە ملەتی کورداوە لە هەر چوار پارچەی کوردستان لە هەموو ئەو قۆناغانەی کە ملەتی کورد پێ دەرباز بووە. شۆڕشگێڕی بندیوار، شۆڕشگێڕی درۆزن و مەلای درۆزنی فاسد. سەرکەن هاوڕێیان لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە شەورای شەمسەوە بیگرە، هەر لە مەکتەب قورئانەوە بیگرە، هەر لە نازانم وەهابیەکانەوە بیگرە، سەلەفیەکانەوە بیگرە، بە ئەنواع و شێوازی جۆرا و جۆری ڕێکخستن کە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیان بووە، لە عەرەبستان پارەیان بۆ هاتووە، لە دووبەی پارەیان بۆ هاتووە، لە کووەیت پارەیان بۆ هاتووە، لەملا پارەیان بۆ هاتووە، لەولا پارەیان بۆ هاتووە، لە هەر شارێکە پیان خۆش بۆ خانوویان کڕیوە، باشترین ژیان و خۆشترین ژیانیان بۆ هاوسەر و بۆ مناڵەکانی خۆیان دروست کردووە هەر لەو ڕۆژهەڵاتی کوردستان کە من باشیان دەناسم، چون من خۆم لەو پارچەم بەتایبەت لەو ناوچەی کە پێیان دەڵێن ناوچەی کرماشان و ناوچەی هەورامان، ڕوانسەر و جوانڕۆ و پاوە و ئەو شوێنانە چاکیان دەناسم، خەڵکی نزیکم هەبوون کە ئەوە کاریان بووە. گەندەڵی، پارە خواردن، بازرگانی کردن بە بەرژەوەندیەکانی خەڵک، بازرگانی کردن بە ئەحساساتی مەزهەبی و ئاینی خەڵک، خۆیان لەسەری دەوڵەمەند بوون، هەفتەیەک لە ڕۆژهەڵات بوون، لە ڕوانسەر بوون، لە جوانڕۆ بوون، لە پاوە بوون، لە چوزان لە سنە بوون، لە مەهاباد بوون، لە سەقز بوون، ئەو هەفتەکەی دیگە لە دووبەی بوون، لە کوویت بوون، لە ئەبوزەبی بوون، لە عەرەبستان بوون، ئاوەها ژیانیان بەسەر کردووە. ئەو مەلا ئاینیانەی، ئەو بانک خوازانەی لە ڕۆژهەڵاتی کوردستان، هەروەها لە باشووری کوردستان کە لە مزگەوتەکان بە سەدان مزگەوتی تایە، بە هەزاران مزگەوتی تایە کوردستان، بە ئەنواعی خطابەتکردن، بە ئەنواعی ئوسلوبی تۆند و تیژانەی تۆرۆریستی خەڵک هانەدەن بۆ تۆند و تیژی ئاینی، خەڵک هانەدەن بۆ نیفاقی ئاینی، خەڵک هانەدەن بۆ جیاکاری ئاینی، ڕۆڵە بەدبەختەکانی خێر لە خۆ نەدیوەکانی ئەو میلەتە هانەدەن بۆ بچن بۆ سووریا، بچن بۆ پاکستان، بچن بۆ ئەفغانستان، جیهادی فی سەبیل الله بکەن، جیهاد بۆ خوا بکەن، جیهاد بۆ ئیسلام بکەن لە پاکستان، لە ئەفغانستان، لە سووریا. بەڵام فاسدبوونیان، بێقەیرەتبوونیان، ناکارامەتبوونیان،
هیچ و پوچ بوونیان لە ئەو ئاستەدایە کە لە کوردستان لە ناوچەکانی ڕۆژهەڵات بوومە لەرزە ڕوئەدات تۆ چیت کردووە بە سەدان مەلاو بە دەیان ڕێکخراوی ئیسلامی و ڕێکخراوی سوننە مەزهەب و نازانم ئەو شتانەت هەیە کە خەڵک هانەدەی بۆ توندوتیژی ئاینی ئەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان زلزلە ڕوویدا ئینسانەکان مردن ئینسانەکان ئاوارە بوون ئینسانەکان بێسەرپەناه بوون باران بەسەریان ناباری برسێتیان کێشا مناڵی ئەو میلەتە برسی بوو مناڵی ئەو میلەتە سەرمای بوو مناڵی ئەو میلەتە بێکەس بوو مناڵی ئەو میلەتە بێماڵ و بێدەرەتان بوو ئێوە وەکو مەلای ئاینی وەکو بانگخواز وەکو ڕێکخراوی مەزهەبی چیتان کرد بۆ میلەتە ها کامەتان لە مزگەوتەکانتان پارەتان کۆ کردەوە بۆ خەڵکە بە هەزاران مزگەوتی تایە کوردستان بە هەزاران مزگەوتی تایە کام لەو مزگەوتانە هەستان لە کاتی زلزلەکەیە بانگینە ئاسایی بدەن بانگە وازکەن بڵێن خەڵکینە وەرن ئەوە میلەتەکەی ئێوە خەڵک پێویستی بە یارمەتی ئێوەیە پێویستی بە هاودەردی ئێوەیە ئەوە کاتی جیهادە ئێوە پێویستە جیهاد بکەن جیهادەکەتان ئەوەیە کە ئێستا ئێوە یارمەتی خەڵکی خۆتان بدەن یارمەتی ئەو مناڵانە بدەن کە برسیانە یارمەتی ئەو ژنانە بدەن کە بێسەرپەناه بوون یارمەتی ئەو پیرەمێرد و پیرە ژنانە بن کە ماڵ و مناڵ و هەموو شتێکیان دۆڕاندووە هەموو شتێکیانە دەستاوە بەهۆی ڕووداوێکی سروشتیەوە نەتان کرد ئێوە نەتان کرد چون فاسدترین توێژی ئەو کۆمەڵگە ئێوەن چونکو هیچ و پوچترین توێژی ئەو کۆمەڵگە ئێوەن مەلای ئاینین مەلای مزگەوتەکانن بانگخوازە ئاینیەکانن کە هەر کامتان نۆکەری وڵاتێکی عەرەبین کە هەر کامتان نۆکەری وڵاتێکی تەرۆریستن کە هەر کامتان نۆکەری ڕێکخراوێکی تەرۆریستی ئیسلامی یعنی لە مێژووی کووردا ئەو زوڵمەی ئەو زەربە گەورەی کە شێخ و مەلا و سەید و ئەمانە بە پیاوە ئاینیەکان بە کوردیان کردووە لە هیچ کوێ بە هیچ ملەتێک نەکراوە اینجا با بینە سەر شۆڕشگێڕانی دیجیتاڵی ماڵی ئەوروپا و ئەمریکا ئاوا بێت کە تەکنۆلۆژیان دروست کرد کە کۆمپیوتەریان دروست کرد کە فەیسبووکیان دروست کرد کە چوزانم ئینستاگرامیان دروست کرد کە خالقی تۆڕە کۆمەڵایەتیەکانن سۆشیال میدیان بەهۆی پێشکەوتنی ئەوانەوە ئێمە شۆڕشگێڕی دیجیتاڵیمان هەیە شۆڕشگێڕانی بندیواری دیجیتاڵی کە خەڵکانی شۆڕش ئەدەن ئەیانەوێت لەم حاڵەتەی ڕۆژهەڵاتی کوردستان کە خەڵک خۆجووش خەڵک خۆی مدیریەتی خۆی کردووە خەڵک خۆی هەنگاو بۆ چارەنووسی خۆی هەڵەگرێت خەڵک خۆی هەنگاو بۆ دەرمانی ئازارەکانی خۆی هەڵەگرێت ئەم شۆڕشگێڕە دیجیتاڵیانە هەڵەستن لە هەموو لە ئەوروپان بۆ ژیانێکی خۆشتر بۆ ڕەفاهی باشتر بۆ لایف ستایلی باشتر بۆی ژیانیان کوالیتی باشتر هەبێت هاتوون بۆ ئەوروپا و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بانگهێشتی خەڵکەکەن کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوە شۆڕش بوو شۆڕش بکەن بەردەوام بن چوزانم بەرەنگاوی سیستمی فاوسدی
زاوڵمی حکوومەتی ئاخوندی ببنەوە. ئەم شۆڕشگێڕە بندیوارانە کە خەڵک هانی شۆڕش دەدەن و بۆ خۆیان ئەوروپا نشینن، باشە هێندە شۆڕشگێڕی بۆ ناچیتەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان، هێندە بەخەمی ئازارەکانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی بۆ ناچیتەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان، بۆ خوێنی تۆ لە فەرزادی کەمانگەر ڕەنگینترە، خوێنی تۆ لە شیرینی ئەلەمهۆلی ڕەنگینترە، و لە سەدان و هەزاران ڕۆڵەی دیکەی کورد کە ئەعدام کراون، کە زیندانی کراون، کە ئێستاش زیندانین، کە ئێستاش ڕۆژانە شکنجە دەدرێن، کە ئێستاش ڕۆژانە چاوەڕێی حکمی ئێعدامن. هێندە شۆڕشگێڕی و خەڵکانی شۆڕش دەدەی بۆ ناچیەوە بۆ خۆت، بۆ دڵ و جەرگی دایک و باوک و کەس و کار و خوشک و برای تۆ زۆر ناسکترن لە ڕۆڵەی ئەو خەڵکە. هێندە پیاوی هێندە خۆت بە شۆڕشگێڕ دەزانی، هێندە خۆت بە ئازادی خواز دەزانی و خەڵک هارەدەی بچێ شۆڕش بکات، فەرموو بچۆوە ئەو ڕۆژهەڵاتی کوردستانەی کە باسی دەکەیت و دەڵێی بە خەڵکەکەی بچن شۆڕش بکەن و بەردەوام بن لە شۆڕش، بە هەموو شێوەیەک بەرەنگاری جمهوری ئیسلامی ببنەوە، ئێوەش بچن باوەکو خەڵک برسێتی بکێشن، باوەکو خەڵک بێکاری بکێشن، باوەکو خەڵک نادات پەروەری بکێشن، باوەکو خەڵک بچنە زیندانەوە، باوەکو خەڵک ئەگەر پێویست بوو چاوەڕێی حکمی ئیعدام بن. باوەکو ڕۆڵەی خەڵک بن، یعنی ئێوە هیچتان زیاتر نییە لە ڕۆڵە و لە کچ و کوڕی ئەو خەڵکە داماوە. اینجا ئەمانە ئەم شۆڕشگێڕە دیجیتالیە ئوروپانشینانە کە لەم ڕۆژانە زۆر هارت و پور دەکەن، هاوار دەکەن، دەنگیان خەریکە سەقفی ئاسمان کونەکات لە چوار دیواریەکانی خۆیانە. باشە ئاغای شۆڕشگێڕی بندیوار، ئاغای شۆڕشگێڕی دیجیتالی، تۆ کە بەیانی تا ئێوارە دانیشی ڤیدیۆ لایڤەکەیتەوە، بەیانی تا ئێوارە دانیشی پۆستەکەی، بەیانی تا ئێوارە خەڵکانی شۆڕش ئەدەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ خۆشت لە ئوروپا دانیشتووی، ئەتۆ ئەوە ئەم ماوەیە کە زلزلە یان بوومە لەرزە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوویداوە، ئێوەی کوردی شۆڕشگێڕی دیجیتالی لە ئەوروپا چیتان کردووە بۆ لێقەوماوانی زلزلە لە ڕۆژهەڵاتی کوردستان؟ باشە کامەتان نیوەی موچەکەتان ناردووە، نیوەی معاشەکەتان، نیوەی حقوقەکەتان ناردووەتەوە بۆ لێقەوماوانی زلزلەکان؟ کامەتان؟ ئەتۆ کە باسی شۆڕش دەکەی و باسی نازانم بەردەوامی شۆڕش ئەبی لە ڕۆژهەڵاتی کوردستان، بۆ خۆت چیت کردووە لە ڕۆژهەڵاتی کوردستان؟ بۆ خۆت بۆ لێقەوماوانی بوومە لەرزەکەی کرماشان چیت کردووە لە ئەوروپا؟ چەند هەزار یۆرۆ یا چەند هەزار پاوند یا چەند هەزار دۆلارت کۆ کردووەتەوە بۆ خەڵکە داماوە؟ لە 10 کەستان چەند کەس ئەو کارەتان کردووە؟ لە 10 کەستان چەند کەستان نیوەی معاشەکەتان یان 1/4 معاشەکەتان یان 1/3 معاشەکەتان ناردووەتەوە بۆ خەڵکی لێقەوماوی بوومەلەرزە لە سەرپێڵ و لە سەلاس و لە ئەزگڵە و لەو ناوچانەی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان؟ پێمان بڵێن کێشەی گەورەی کورد هەتا ئێستا ئەوەیە کە سەیکەن هاوڕیان هەموو شۆڕشە گەورەکانی دنیا وەکو شۆڕشی ئۆکتۆبر لە رووسیا، وەکو شۆڕشی فەرەنسا، وەکو ئەو ڕەنەسانسەی لە ئەوروپا کرا، ئەو شۆڕشانە شۆڕشگێڕەکان لەسەر ئەو خاکانە بوون کە شۆڕشیان تیا کرد. هیچ کام لەو وڵاتانە بە شۆڕشگێڕی دیجیتالی، بە شۆڕشگێڕی فەیسبووکی، بە شۆڕشگێڕی دەرەوەی وڵات، بە شۆڕشگێڕی پەنابەر ڕزگار نەبووە. هیچ کام لەو شۆڕشانە بەو نەوعە شۆڕشگێڕانە ڕزگار نەبوون و شۆڕشەکانیان سەر نەکەوتووە. اینجا
ئەوان لەو کاتیا کە شۆڕشیان کردووە بۆ نمونە شۆڕشی ئۆکتۆبری رووسیە یان ئەو ڕێنەسانسە گەورەی کە لە ئەوروپا کراوە و ئەو شۆڕشانەی دیکەی کە لە دنیا کراون ئەوان ئەوروپایان نەبووە کە هەموو شتێک جێبێڵن هەڕاج بکەن و خۆیان بە قاچاق بگێنن بە ئەوروپا و لە ئەوروپا داوای پەنابەری بکەن و سۆسیال خانوویان پێبدا و هەموو شتێکیان بۆ دابین کات ئەوان ئەوروپایان نەبووە کە بۆی بچن دانیشتون تەحەدایان کردووە لەسەر ئەوەی کە دەیانەوێت تەحەدایان کردووە لەسەر ئەوەی کە لەسەر پلانەکانیان لەسەر بەرنامەکانیان لەسەر ئیدۆلۆژیەکانیان لەسەر بیر و باوەڕەکانیان وەسەرکەوتون بەڵام ئێمە وانین ئێمە ئەوروپامان هەیە تا شۆڕش تا کەسێک هەستەکە کەش ئەبێ بە شۆڕشگێر وڵات جێ هێڵێ بێت بۆ ئەوروپا وە لە فەیسبووکەوە ئەبێ بە شۆڕشگێڕی دیجیتاڵی وە خەڵکانی شۆڕش دەدا بۆ خۆی لە جێگەی نەرم جێگەی گەرم خۆش هەموو شتێکی تەمین ئازادی مافی تاکە کەسی ژیانی کۆمەڵای ئەمنیەتی کۆمەڵایەتی ئەمنیەتی کار ئەمنیەتی ژیان هەموو شتێکی تەمین هەموو شتێکی دابین کراو اینجا بە خەڵک دەڵێ دە خەڵکی نەوەرن شۆڕش بکەن بۆ من با من بێمەوە بۆ وڵاتێکی ئازاد ئەمە کارەساتە ئەمە گاڵتەجارە میلەتێک بە شۆڕشگێری دیجیتاڵی ڕزگار نابێت ئەم ڕۆژانە ئەبینم کەسانێک هەر لە فەیسبووکە کە ئەم کارانەکەن چوزانم کەسانێکی وەکو نازانم پەیمانە پەیامی حەیدەریە چوزانم عەلی جەوانمەردیە فڵانە بێمانە ئەمانە ئەوانەی کە دانیشتون لە ئەوروپا لە ئەمریکا پارەی خۆیان نەگرن کاری خۆیان نەکەن بە مانگ هەزاران دۆلار معاشیان هەیە ئامادەنین یەک ڕۆژ خۆیان بنێنە جێگەی ئەو خەڵکەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستانیان لە باشووری کوردستانە ئامادەنین یەک ڕۆژ وەکو ئەوان بژین ئەمانە نمونە بوون تەنیا بە هەزارانی وامان هەیە و چاوەڕێەوەکەن کە خەڵک شۆڕش بکەن و هەموو شتێک ڕزگار بکەن و ئەوان اینجا بگەڕێنەوە بۆ وڵاتێکی ئازاد و بە سەرمایەوە بچن لەوێ مڵک بکڕن خانوو بکڕن وەکو ئەو کەسانەی کە دوای ڕزگاری باشووری کوردستان لەسەر دەستی هێزە نێونەتەوەیەکان ئەمریکا و هاوپەیمانانی ڕزگار بوو اینجا ئەو کەسانە ئەو کەسە فۆرسەت هەڵە بە ئۆپۆرتۆنیستانەی کە بەردەوام لە هەرکوێ بابێ بەو لاشەنەکەن بێنەوە ئەو کاتە کە خەڵک بە خوێن بە هەزینە و بە مەسرەفی خوێن و گیان و ڕۆح و ماڵ و مناڵی خۆی وڵاتی ڕزگار کرد ئەوانیش لە ئەوروپا و لە ئەمریکا و لە کەنەدا بێنەوە بە سەرمایە و بە پارەوە بێن لەوێ کافتریای گەورە دانێن شەریکەی گەورە دانێن چوزانم ڕستورانی ئانچنانی دانێن فیرمای ئانچنانی دانێن و تەجەمڵاتی لەسەر ئەمەک و لەسەر خوێنی خەڵک تەسەڕف بکەن و بژین کەسانێک کە بە گفتمانی ناسیۆنالیستی کلاسیک گفتمانی شەڕەنگێزانە لە نێو خەڵکدا کەسانێک کە دەڵێن بۆ نمونە بیستومە لە کەسێکی لەوانەی کە ناوم برد دەڵێ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئێوە ئەبێ زەهنیەتتان بگۆڕن بەرامبەر بە خۆتان چونکو ئێوە پارچەیەکی زۆر ژیرتر خەڵکێکی زۆر ژیرتر خەڵکێکی زۆر عاقڵتر خەڵکێکی زۆر بەڕەحمتر و دڵسۆزترن لە پارچەکانی تری کوردستان شەرم کە لەو گفتمانە شەرم کە لەو ئوسلوبەت
ئەخرە ئوسلوبە کێیە؟ هی دەورانی فەرهاد سەنگابێ 20 ساڵ پێش ئێستا چی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ژیرترە لە خەڵکی پارچەکانی تری کوردستان؟ یعنی ئەم گفتمانە متەفەرقانەی ناشرینەی ناسیۆنالیستەی تا مەغزی ئۆستوخان فاشلی فاسد تۆ ئەتەوێ لە ئەوروپا و بەم گفتمانە چی بکەی بە خەڵکی ڕۆژهەڵات؟ ها پێم بڵێ تەوێ چی بکەی؟ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بەو حماسەی کە بۆ خۆی لەسەر هێزی خۆی لەسەر هەزینەی خۆی تیکەی لە دەمی مناڵی خۆی پارۆی لە دەمی مناڵی خۆی لە دەمی خۆی گرتووەتەوە و خۆی ئەو حماسەی خوڵقاندووە پێویستی بە شۆڕشگێڕی دیجیتاڵی وەکو تۆ نییە کە هاواری بۆ بکەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان وەرنە مەیدان ڕۆژی ئێوە یا ئەبێ شەڕکەن نەبێ شۆڕشکەن ئێوە تۆ چ جیازێک هەیە لەگەڵ پان ئیرانیستێک یان پان عەرەبیستێک یان پان تورکیستێکدا؟ ئەوانیش دەڵێن ئێمە ئاوریاوی معتەبەرین، ئێمە ئیرانی بزرگی فەرهەنگین، ئێمە ئیرانی بزرگی ئیجتماعین. ئیرانی یعنی ئەوجی سوپەر ئینتەلیجەنت. تۆشەوە دەڵێ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەموو پارچەکانی تری کوردستان ژیرترن، لە هەموو پارچەکانی تری کوردستان دروسۆسترن، لە هەموو پارچەکانی تری کوردستان پەروەردەترن. وانییە بە قوربان. خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان سەرەڕای هەموو ئینسان دۆستیان، سەرەڕای هەموو حماسەیان، سەرەڕای هەموو خاڵە باشەکانیان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کەم و کورتی خۆی هەیە کە ئەبێ پەروەردە بکرێ، کە ئەبێ ئیشی لەسەر بکرێ، کە ئەبێت نە بە کەسانی وەکو ئێوە، نە بە زەهنیەتی 60-70 ساڵەی وەکو ئێوە. ئاخر چۆنە بە ئێمە متمانە بە ئێوە بکەین؟ ئاخر ئێمە چۆن دەتوانین شلە یان خۆرشتی 50-60 ساڵ پێش بە پڵاوی ئەوڕۆ بخۆین؟ ئەمە چۆنەکەین ئێمە؟ ئێمە شلەی 50 ساڵ پێش خۆرشتی 50 ساڵ پێش بە پڵاوی ئەمڕۆ ناخۆین. وازانی تۆ لە ئەوروپای خەڵک لەوێ پیازە کێڵێت، وازانیە و خەڵکە سەری لە هیچ نابێتەوە، وازانیە و خەڵکە جیا ناکاتەوە کە تۆ کەسێکی فاسد و فاشلی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان یا هەروەها گەلی ئێمە لە باشووری کوردستان تەنانەت پێویستیان بە کەسانێکی دڵسۆزی دموکراتی ئازادی خوازی ئینسان دۆستە، کەسانێک کە گفتمانێکی مۆدرنیان هەبێ، کەسانێک لایەنانێک کە گفتمانی مۆدرنیان هەبێ، گفتمانی ئینسانیان هەبێ، کەسانێک کە بتوانن نوێنەرایەتی هاوڕێیان عێراق، ئێران، تورکیا، سووریا تەنیا کورد تێیدا ناژی، تەنیا عەرەب و فارس و تورک تێیدا ناژی. ئێران، عێراق، تورکیا، سووریا بە چەندین نەتەوە و کەمە نەتەوە و ئاین و ئەقەلیەتی مەزهەبی و ئەقەلیەتی دینی تیا ئەژین، چەندین زمان چەندین کەلتور تیا ئەژین. تۆ کە ناوی خۆت بڵێ حزبی دموکراتی کوردستان یان حزبی کۆمەڵەی کوردستان یان حزبی ئێکسی کوردستان یان حزبی ئیگرەیگی کوردستان، ئەمانە تەواو بوون، ئەمانە ئەو مێتۆدانەی 50 ساڵ پێشن، ئەمانە ئەو خۆرشتن ئەو شلانەی 50-60 ساڵ پێشن کە نابێت لەگەڵ پڵاوی ئەمڕۆدا بخورێن. ملەتی ئێمە ئەبێت بگەڕێت بۆ فۆرمولی تازەی سیاسی. ملەتی ئێمە هەتا ئێستا سیاسەتی نەکردووە، هەتا ئێستا تەنیا جەماعەتێکی فاسد، جەماعەتێکی کلاسیک، جەماعەتێکە بۆ خۆشیان نەیانزانیوە چیەکەن، بۆ خۆشیان نەیانزانیوە پلانیان چییە، بەرنامەیان چییە،
حتا ئەمڕۆ گەیاندوویانە بە هەر ناوێک بە هەر شێوازێک بە هەر سیستمێک هەتا ئەوڕۆ گەیاندوویانە خەڵک ئەوڕۆ ئەبێت خاوەن بیرێکی تازەتر بێت خاوەن فۆرمولێکی تازەتر بێت بۆ سیاست میلەتی کورد حتا ئێستا سیاسەتی نەکردووە بێچکە لەلایەنێکی جیاواز بۆ نمونە هەوڕێیان ئەوەی حزب هەیە لە باشووری ببورن لە هەر چوار پارچەی کوردستان ئەوە حزب هەیە بێچکە لە پەکەکە لە کاتی خۆیدا کە پێویستی کە چونکو حزبێکی چەپە چونکو حزبێکە لە بنەمادا باوەڕی بە دیالێکتیک هەیە باوەڕی بە گۆڕانکاری هەیە بە پێی هەلومەرجەکان لە کاتی خۆی کە پێویست بوو کوتی کوردستانی گەورە یەکبوونی هەر چوار پارچەی کوردستان ئۆکەی ئەو کاتە پێویستی بەوە بوو بەڵام ئێستا کاتی ئەوەیە بڵێ حزبی دموکراتیکی گەلان لە تورکیا یان یەپەگە یان یەپەژە کە ئەمانە هیچ کامیان پێناسەکردنی تەنیا و تاقی بۆ کورد نییە بڵێ حزبی فڵانی کوردی حزبی فیساری کوردی تۆ ئەبێ خاوەن پۆتانسیەلێک بی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد وەکو میلەتێکی داگیرکراوی زوڵم لێکراوی چەوسێنراو ئەبێت ئەوڕۆ خاوەنی پۆتانسیەلێک بێت کە نوێنەرایەتی دموکراسی بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نوێنەرایەتی مافی مرۆڤ کا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمە بە گفتمانی ناسیۆنالیزمی کلاسیک دروست نابێت تۆ ئەبێ خاوەن بەرنامەیەک بی خاوەن فۆرمولێک بی کە بتوانی نوێنەرایەتی هەموو چون و توێژەکان هەموو نەتەوە جیاوازەکان هەموو زمانە جیاوازەکان هەموو کەلتورە جیاوازەکان بکەیت ئەبێت ئەوڕۆ ئەوە بکەیت ئەگینا تەنیا نەتیجەیەک یان بەرهەمێکی فاشل و شکست خواردووی وەکو باشووری کوردستانت ئەبێت خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوڕۆ ئەبێت دەرسێکی زۆر زۆر گەورە کە پێم وایە دەرسێکی زۆر گەورەشیان گرتووە بەم حماسەی کە لەم کارەساتە سروشتیە لەم بوومەلەرزەی کرماشانە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و حماسەیەیان خوڵقام نیشانەی ئەوەیە کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان گەیشتونەتە ئەو تێگەیشتنە سیاسیەی کە بزانن دەتوانن گوێ لە کێ بگرن وە کردیان عەمەڵەن کردیان و کورد ئەبێ خاوەنی ئەو گفتمانە بێت خاوەنی گفتمانێکی مۆدێڕنی سیاسی بێت خاوەنی گفتمانێکی سیاسی ئینسانی بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئانجاخ دەتوانێت ڕۆڵی پێشەنگایەتی خۆی بگەڕێ نە بە گفتمانێکی ناسیۆنالیستی و حماسی و وەرن بکوژن ببڕن کوردایەتی ئەمانە دەورەی نەماوە ئێمە ئینسانین ئێمە ژیانێکی ئینسانیمانەوێت لەگەڵ هەر کەسێکە لەگەڵ هەر ئاینێکە لەگەڵ هەر میلەتێکە لەگەڵ هەر زمانێکدا لەگەڵ هەر کەلتورێکدا ئێمە گفتمانێکی فدراڵیمانەوێت نەتەوە جیاوازەکان کەلتورە جیاوازەکان زمانە جیاوازەکان لەژێر پەرچەمێکدا بژین ببورن لەژێر چەترێکدا بژین کە ئەو چەترە خاوەندارێتی لە مافی هەمووان بکات خاوەندارێتی لە هەبوون و پێناسەی وجودی و ئەسالەتی وجودی هەمووان بکات بە هەموو چین و توێژەکانەوە ئێمە پێویستمان بەم گفتمانەیە بۆیە ئەم شۆڕشگێرە دیجیتالیانە و تەنانەت حزبەکانیش حزبە ڕۆژهەڵاتیە باشوورنشینەکانیش یان ئەبێت ئەم فۆرمولە بەدەست بێنن ببن بە خاوەنی ئەم فۆرمولە ببن بە خاوەنی ئەم گفتمانە یا بەڕاستی جێگەیان نییە لە داهاتووی
داهاتووی ئێرانیە داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان ینی هەوڵدان بۆ چەواشەکاری بۆ خۆڵکردنە چاوی خەڵک هەوڵدانێکی گەمژانەیە سپاس هاوڕێیان گوێتان گرت کاتاندانا ڕێزم هەیە بۆ هەموو لایەکتان هیوام جوانترین و باشترینە بۆ هەمووان کاتێکی خۆش شەو باش